وێنێکی بۆ سەرجەم ڕاگەیاندنەکان ئەنجومەنی پارێزگای سلێمانی. دێنە سەر کارنامەی کاری کۆبوونەوەکە بڕگەی یەکەمی بریتی بوو لە بڕیاردان لەسەر دیاریکردنی ڕۆژی سلێمانی. دیارە ڕۆژی سلێمانی پێشتری لە 11 ساڵانی پێشوش ئەم یادەکراوەتەوە لە هەمان ڕۆژە، بەڵام مشتومڕێکی زۆری لەسەر بوو، ڕای جیاوازی لەسەر بوو. بۆیە دوایەوەی کە وەزارەتی ڕۆشنبیری و پارێزگای سلێمانی و نووسراوی ئاراسی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کرد بە مەبەستی یەکلاکردنەوە و پەسەندکردنی ڕۆژێک بۆ ڕۆژی سلێمانی. لە 30 2021 لە هۆڵی سەرۆکایەتی ئەنجومەن بە ئامادەبوونی سەرۆکایەتی و سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری و 18 کەسایەتی ئەکادیمی و ڕۆشنبیر و مێژونووسەکان ئێمە دانیشتین دوای ڕایژ و گفتوگۆیەکی زۆر لە کۆتاییە هەموو لایەک هاوڕابووین لەسەرەوەی کە 11 بکرێ بە ڕۆژی سلێمانی و لە هەمان کاتا دەکرێت لە 11 دەتوانرێت هەفتەیەکی دیاری بکرێ بۆ هەفتەی ڕۆشنبیری و هەروە هونەر و ئەنجامدانی چالاکی جۆرا و جۆر. ئەمڕۆ لە دوای خسمانە دەنگەوە لە بە 24 دەنگی ئەندامانی ئەنجومەن ڕۆژی 11 ڕۆژی سلێمانی دیاری کرا و پەسەند کرا و دواتر بە پێی بڕگەی سێ لە مادەی 19 یاسای ژمارە 3 ساڵی 2009 پارێزگاکانی هەرێمی کوردستان لەلایەن پارێزگاری سلێمانیەوە جێبەجێ دەکرێت.